ڕۆژی جیهانی مافی مرۆڤ و پەرەسەندنی خەبات بۆ بەدەستهێنانی. ئەمڕۆ 10 دەسامبەر بەرامبەر لەگەڵ 19 سەرماوەس بە پێی ساڵنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی مافی مرۆڤە. ئەم بۆنەیە ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ هەلومەرجێکی کە دەوڵەتی ئیسرائیل بە پشتیوانی بێ ئەملاو ئەولای ئیمپریالیزمی ئەمریکا بەردەوامە لەسەر کوشتاری خەڵکی بێدیفاع لە غەزە. ڕۆژێک لەمە بەردەوڵەتی ئەمریکا کە بە شێوەیەکی فری و کارانە و بە تەبلیغاتی درۆینە خۆی وەک بەرگریکاری مافەکانی مرۆڤ دەناسێنێت، دوایین بڕیارنامەی شۆڕای ئەمنیەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانی سەبارەت بە ئاگربەستی دەستبەجێ لە کەرتی غەزەی ڤیتۆ کرد. شۆڕای ئەمنیەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی هەینی 8 دەسامبەر بەرامبەر لەگەڵ 17 سەرماوەز لەسەر داوای ئانتۆنیۆ گۆتێرەش دەبیری گشتی ئەو ڕێکخراوەیە کۆبەوە بۆ ئەوەی لە دوای چەند هەفتە دەنگ لەسەر ئاگربەستێکی دەستبەجێ و بەپەلە بدات. گۆتێرەش ڕۆژی چوارشەممە لە نامەیەکدا بۆ شۆڕای ئەمنیەت ئاماژەی بە مادەی 92 مەنشوری نەتەوە یەکگرتووەکان کرد کە بە پێی ئەو مادەیە دەبیری گشتی دەتوانێت هەر بابەتێکی کە بە بۆچوونی ئەو پاراستنی ئاشتی و ئەمنیەتی نێودەوڵەتی دەخاتە مەترسیەوە ڕادەستی شۆڕای ئەمنیەتی بکات. ئەو کردەوەی دەوڵەتی ئەمریکا لە دۆخێکدا بەڕێوەچوو کە بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ تا ڕۆژی شەممە 9 دەسامبەر بەرامبەر لەگەڵ 18 سەرماوەس زیاتر لە 17,487 کەس بەهۆی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیلەوە گیانیان لەدەستداوە کە زیاتر لە 7,729 کەسیان منداڵ بوو. بەپێی ئامارەکانی یونیسێف لە سەرەتای لەشکرکێشی ئیسرائیل بۆ سەر غەزە تاکو ئێستا 1 ملیۆن منداڵیش ئاوارە بوون. هاوکات جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا بەردەوام بە شێوەیەکی ڕیاکارانە داوا لە دەسەڵاتدارانی ئیسرائیل دەکات کە پێویستە گیانی خەڵکی سڤیل و بە تایبەت منداڵان بپارێزن. لە ڕۆژی مافی مرۆڤدا نەرگێز محەممەدی هەڵسوڕاوی بوێری مافی مرۆڤ و زیندانیەکی سیاسی خۆڕاگر لە نامەیەکدا ڕایگەیان کە بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە پێشێلکردنی بێ ئەو پەڕی مافەکانی مرۆڤ لە ئێران و پێشێلکردنی مافی شارۆمەندی بەهاییەکان و بە مەبەستی پشتیوانی لە مانگرتن لە خواردنی 3 ڕۆژەی 2 کەس لە بەهاییە هاوبەندەکانی مان لە خواردن دەگرێت. ناوبراو لە بەشی کۆتایی نامەکەیدا نووسیوێتی منیش مانگرتن لە خواردن ڕادەگەیەنم بۆ ئەوەی لە ڕێگەی مانگرتنەوە لە ڕۆژی پەسەندکرانی ڕاگەیاندنی جیهانی مافی مرۆڤدا دەنگی ناڕەزایەتی کۆمەڵانی خەڵکی ستەملێکرا و سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی بوو. هەرچەندە زۆر یەک لە وڵاتانی جیهان دانیان بە بڕگەکانی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا ناوە و تەنانەت لە یاسای بنەڕەتی خۆیاندا گونجاندویانە، بەڵام هێشتا لە زۆربەی وڵاتەکان ئەم مافانە پێشێل دەکرێت. لەم بوارەدا کۆماری ئیسلامی ئێران ڕێکۆردی پێشێلکاری مافەکانی مرۆڤی لە جیهاندا شکاندووە. بەپێی ئەو بەڵگەنامە و بڕیارنامەی کە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە بڵاو دەکرێتەوە، کۆماری ئیسلامی هەموو ساڵێک لە سەرەوەی وڵاتانی پێشێلکاری سیستماتیکی مافەکانی مرۆڤدایە. ئەمە لە حاڵێکدا کە ئێران خۆی یەکێکە لە واژۆکارانی ئەم منشورە. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئاست و قوڵایی ئەو جنایەتانەی کە لە ماوەی زیاتر لە 4 دەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەسەر خەڵکی ئێراندا سەپێنراون گەلێک زیاترە لەو تۆمەتە سنووردارانەی کە لەلایەن شۆڕای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە دەخرێتە پاڵ ڕژیمی ئیسلامی. زیندانەکانی ڕژیمی ئیسلامی دەسەڵاتدار لە ئێران نمونەیەکی ئاشکرای ئاستی دژمنایەتی ئەم حکوومەتەیە لەگەڵ مافی مرۆڤ. لە زیندانەکانی ڕژیمدا زۆر کەسی شەریف تەنیا بەهۆی بیرکردنەوە و باوەڕەکانیانەوە لە زیندانەکاندا دەست بەسەر کراون و لە کەمترین مافی ئینسانی بەهرەمەندن و بەردەوام سایەی مەرگ بەسەر سەری زۆریەکیاندا دەسوڕێتەوە. لێدان و ئەشکەنجەی ئینسانەکان لە ناو زینداندا و ئێعدام لە پێش چاوی خەڵک بابەتێکی ڕۆژانەیە و تەنانەت لە ژێر ناوی شەرع و تەعزیریشدا بە فەرمی لە یاساکانی سزادانی کۆماری ئیسلامیدا جێگیر کراوە. هەرێستا زۆر یەک لە هەڵسوڕاوانی کرێکاری داکۆکیکارانی مافی ژنان و چالاکانی ژینگە پارێز لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا دەست بەسەر و بەردەوام لە ژێر ئەشکەنجەی دەستجەستەی و دەرونیدا. کۆماری ئیسلامی بە گوێرەی ژمارەی دانیشتوانەکەی بانترین پلەی ئێعدامی لە جیهاندا هەیە و
ڕژیمێکە کە تەنانەت منداڵانی خواردتەمەنی 18 ساڵیش ئێعدام دەکات. لەم وڵاتەدا سەمینەتەوەیی و جەندەری و ئاینی بە یاسایی کراوە. پێوانەی ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ لە هەر کۆمەڵگایەکدا پێویستە بەپێی یاساکانی مرۆڤەکان و بەخشش و لێبردوویە مرۆییەکان هەڵبسەنگێنرێت. کۆمەڵگای سەرمایه‌داری بە گوێرەی سروشتی خۆی کە لەسەر بنەمای جیاوازی چینایەتی دامەزراوە ناتوانێت بەرگریکاری ڕاستەقینەی مافەکانی مرۆڤ بێت. مافی مرۆڤ تەنیا کاتێک بە تەواوی بەدیدێت و دەستەبەر دەکرێت کە جیاوازی چینایەتی نەمێنێ و مرۆڤەکان بتوانن لە خۆشگوزەرانیەکی بە تەواو معنادا یەکسان بن. ئەلبەتە ئەم بابەتە لە کۆمەڵگایەکدا کە لەسەر بنەمای چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان دامەزراوە و ئامانجی بەرهەمهێنان نەگدابینکردنی پەیداویستیەکانی مرۆڤ ئەڵکو بریتی بێت لە بەدەستهێنانی قازانج گەرانتی ناکرێت. تاکە کۆمەڵگایەکی کە مافی مرۆڤەکان بە تەواوی تێیدا پارێزراو بێت بریتیە لە کۆمەڵگایەکی سۆسیالیستی. وەگەیشتن بە کۆمەڵگایەکی لەو چەشنەی کە مافی ڕاستەقینەی مرۆڤ تێیدا دەستەبەر دەبێت پێویستە خەبات بکرێت. بەڵام تا ئەو کاتەی کۆمەڵگای مرۆڤایەتی بە تەواوی لە دەست نیزامی چەوسێنەری سەرمایه‌داری ڕزگاری دەبێت، ڕەچاوکردنی مافە سەرەتاییەکانی مرۆڤ کە بەشێکیان لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا هاتووە پرسێکی بێ ئەم لاو ئەولایە کە دەبێت بە فەرمی بناسرێت و بەکردەوە ڕەچاو بکرێت. هیچ دەوڵەت و دامەزراوەیەک مافی ئەوەی نییە کە لە هیچ بارودۆخێکدا پێشێلکردنی مافە سەرەتایی و جیهانیەکانی مرۆڤ پاساو بکات.